دەنگت نییە شەمەڵجان میکەکەت بەستووە. ئازیزان و خۆشەویستان ئەمڕۆتان شاد وەم کاتتان باش خۆشحاڵین جایشتی لەگەڵەوەی ئازیزان بۆ پێشکەشکردنی بەرنامەیەشتی لە بەرنامەکانی دیالۆگ لەسەر پرسەگەرمەکان. من و هاوڕێم ڕەحمان حسێنزادە لە خزمەت ئێوەی ئازیزان. کاتت باش ڕەحمان، وێدەوارم باش بیت تا ڕۆژێکی باش بێتە ئێستا. با دەنگی ئەو دەنگی تەلەفۆنەکەم کەم بکە. ئەوەڵەن سڵاو هەیە بۆ تۆ کە بەرنامەکە تەرتیب داوە، هەروەها سڵاو بۆ بینەران و بیسەرانمان. فەرموو. زۆر باشە، بە کەمێک لینکی بەرنامەکان پەخشکەین وا بکە لە ڕێگەی فەیسبوکەوە تاکو بینەرانێکی زۆرترمان لەگەڵ بن. بەڵێ ئازیزان، وەک پێشتر ڕامانگەیان بوو دوو بابەتمان هەڵبژار بوو بەرنامەی ئەمڕۆمان، کە یەکێکیان سەبارەت بە دیداری ترامپ نەتانیاهووە لە ئەمریکا و ئەوی تریشیان سەبارەت بە شۆڕشی ئێران و دژە شۆڕشی ئیسلامیە کە دیارە دوێنێ 47 ساڵ بەسەر شۆڕشی ئێرانە تێپەڕی لە 11 فەبریوەری ساڵی 1970 شۆڕشی ئێران بە ئەنجام گەیشت یاخود شاڕوخە. دوێنێ 47 ساڵ بەسەر ئەو شۆڕشەیە تێپەڕی قسە باسێکمانە بێ لە ساڵیادی ئەو شۆڕشە و باسێک لەسەر دژە شۆڕشی ئیسلامی. بەرحاڵ داواکارم لە ئازیزان کە بینەری بەرنامەکانمان لە ڕێگەی خوانەوە لینکی ئەم بەرنامەیە پەخشکەن، بە تایبەتی لینکەکەی یوتیوبی پەخشکەن. دیارەکە بەپێی ئەو گۆڕانکاریە تازانەی فەیسبوک ئەم بەرنامەیە زیاتر لە مانگێک لە فەیسبوک نامێنێتەوە. ئەو کۆمنتانەش کە نووسێن هەمووی دیارە پاگە بێتەوە، بۆیە داوام لە بینەران هەیە ئەگەر ئەیانەوێت بەشدارێکی کاراتر بکەن لینکی بەرنامەکەم لە یوتیوبەوە بڵاو بکەنەوە، هەم لە یوتیوبی شۆ بینەرمان بن کە بۆ کەناڵەکەی ئێمەش باشترە. هەتا ئێستا ژەگەر نەتان کردووە تا ئێستا کەناڵی هیوا لەسەر یوتیوب سەبسکرایب بکەن، بە دۆست و ئاشنانی خۆتانی بناسێنن. بەڵێ ئاڕۆ ڕەحمان، ئەم باسە و ئەم بابەتە بابەتێکی گەرم و گۆڕی ئەم چەند ڕۆژەی میدیاکان بوو. دیداری ترامپ و نەتەنیاهۆ، دیارە نەتەنیاهۆ سەفەری کردمە، وازانم حوتەم جارێتی لە ماوەی ساڵ ئەم ساڵی حکومی ترامپە کە سەردانی ئەمریکاکە و لەگەڵ ترامپە کۆ بێتەوە. بەڵام دیارە ئەم دیداریان زۆرتر بە مەبەستی نەخشەدانان و نەخشەکێشان و یاخود بڵێن ڕێکەوتن و یاخود بە سەرنجام گەیشتن لەسەرەوەی چی بەتەمان بەرامبەر بە ئێران بکەن. وە نەتەنیاهۆش دیارە بوو لەوێ نییە کە ناو پشیوانی بکاتەوەوانە حتمما دنەدانی ترامپ و هاندانێتی بۆ سەختگیری لە بەرامبەر ئێرانە بگرە، بەرپاکردنی شەڕ و داسەپاندنی ماڵوێرانی هەم بەسەر خەڵکی ئێران و هەم بەسەر خەڵکی ناوچەکەیان کە هەموو چاودێرەکان ئەوە ئەزان و ئەبینن کە شەڕێکی نوێ لە بەرامبەر ئێرانە و بەرامبەرچیشی سەربازی لەگەڵ ئێرانە لەلایەن ئەمریکا و ئیسرائیلەوە بە مەبەستی جمهوری ئیسلامی بێت یا بەمەبەستی جمهوری ئیسلامی کێشێتە ململانەیەکی خەتەرناک و مەترسیدار لە سەرجەم خۆر هەڵاتی ناوەڕاستە. بەرحاڵ من ئەوەنە لە پێشەشێکەیاڵێم، پێم خۆشە تۆ زۆرتر باس لەم بابەتە و لەم دیدارە بکەی. فەرموو. هەر وەک تۆ باست کرد، ئەمە حوتمین جارە لە ماوەی 1 ساڵدا ئەوە چە بۆ دیداری ترامپ و تازە ئەبێ ئەوەش زیادکەین. ئەم دیدارەی کە دوێنەکە اتفاق کەوت قەرار بوو هەفتەیەکی دیکە بووە، ینی هەفتەیەک وە پێشیان شکست. ئەویش ئەمانە بێ بخێنەوە سەریەک دروست بە چەند ڕۆژ دوای دەورێکی تازە لە دیالۆگ کە بینی جمهوری ئیسلامی و نوێنەرانی ترامپ لە ئەممان لە مەسقەت ڕوویدا. هەموو قسەکان ئەوە ئەگەیەنن کە بەرحاڵ نەتانیاهو و دەوڵەتی ئیسرائیل لەم ئاخرین دەوری دیالۆگا
ئەو جۆرەی کە لازم بێ دڵخۆش نەبوون بە نیگەرانی ئەوەیان هەیە کە ترامپ نهایەتەن واردی سازانێک بێ کە ئیسرائیل پێرازی نییە. ئیسرائیل بە تایبەت دوای 2 ساڵ و نیو ڕووداوەکانی 7 ئۆکتۆبری 2023 بە تەمای خاوەرمیانەی گەورە لە خاوەرمیانەی گەورەدا ئیسرائیل هەمەکارە بێ خەتەری جمهوری ئیسلامی ئەوەی خۆیان پێڵێن لەسەر مەوجودیەتی دەوڵەتی ئیسرائیل و یا وڵاتی ئیسرائیل نەما بێ ئەو تەماحی ئەمانەیان هەیە دەرنەچێت لە چوارچەوەی ئەو خاوەرمیانە گەورەی کە نەتانیاهو مەبەستێتی بەڕاستی لەو چوارچەوەدا گەر بۆیان بچێتە سەر جێگایەک بۆ جمهوری ئیسلامیەکی کە ئەیناسن ئەوە لە ماوەی هەموو ئەم ساڵانەدا ئەقبل مڵۆزم و مانەیەکیش بووە لە پێشپای پرۆژەکان و بەرنامەکانی دەوڵەتی ئیسرائیل ئەوان ئەڵەن لەم فرسەتەی کە دەرکەوتووە لەم لاوازەی کە داسەپاوە بەسەر جمهوری ئیسلامیە بێ زۆرترین ئیستفادە ببرێ بۆ بەرحاڵ گۆڕینی جمهوری ئیسلامی بە دوو جۆر یەکیان ئەوەی بەڕاستی مەبەستی دەوڵەتی نەتانیاهو کولەن جمهوری ئیسلامی نەمێنێ ئەوەی پێڵەن ڕژیم چێنج ئەوەی ئاڵوگۆڕێکی ئەساسی بێ و ئەسان سیستمێکی سیاسی دیکەجا بە بەشداری بەشێک لە خودی باقیماندەکانی جمهوری ئیسلامی لەگەڵ بەشێ لە ئۆپۆزیسیۆن ئەو کارە بکەن ئەوەی بە زمانی فارسیەکەی پێڵێن ئێستەحالەیە لە نێوخۆ و لەگەڵ بەشێکی لە ئۆپۆزیسیۆنی دەستە ڕاستی نەوعی ڕەزا پەهلەوی و ئەوانە دەهرحاڵ جمهوری ئیسلامیەک کە ئیدعای محوەری مقاومەت بکە و ئیدعای بەرحاڵ بڵاوکردنەوەی ئیسلام لە منتەقە بکە و ئیدعای لە نێوبردننی ئیسرائیل بکە ئەوە نابێ بمێنێ ئەوە بە دوو جۆرەکرێ یانەوەی جمهوری ئیسلامی تەواوەن تەسلیمی ئەو هەلوو مەرجە بێ یا ئەو شەرتانە بێ کە لە ماوەی 6 مانگی ڕابردووە هەر ترامپ نەتانیاهو بەیەکەوە گەڵاڵەیان کردووە ئەوان گەڵاڵی ئەوەیان کردووە کە ئەبێ جمهوری ئیسلامی زاهرەن ئەو بەهانانە هەستایی بە تەواوەتی نەمێنێ ئەوەی بەرنامەی ئەتۆمی هەر بە تەواوەتی نەمێنێ ئەڵعان ئەوەی ئیسرائیل زیاتر لێی نیگەرانە ئەتۆمیەکەی نییە ئەتۆمیەکەی ئێران زەربەی خواردووە لانیکەم بە قەولی ئەوە خۆیان کارشناسەکانیان لەڵەن تا 2 ساڵی ئایندە خەتەری ئەوەمان لەسەر نییە ئەلعان لە موشەکەکانی جمهوری ئیسلامی موشەکەکانی بالستیکی جمهوری ئیسلامی ئەترسن چونکی لەم دوو دەور شەڕی ڕابردووەدا خەتەرەکە لەوێەوە لەسەر ئیسرائیل بوو لە ئەبعادی 100 تا 500 موشکی ئێرانی گەیشتە تەل‌ئاویڤ و شارەکانی ئیسرائیل ئەوەش خاستێکیانە خاسی سوەمیژەوەیە کۆتایی بێنێ بەم هێزە نیابەتیەکان هێزەکانی محوەری مقاومەت کە بەشە حزب الله بوو حەماس زۆر زەربەی خواردووە جیهاد زۆر زەربەی خواردووە حزب اللهش زەربەی خواردووە بەڵام ماوە ئێستا خەتەرێک کاتوانێت خۆی ببوژێنێتەوە لەولاوە ئێستا کوونێ حەشتی شعبی و نیابەتیەکانی عێراقن ئەمانە هەمووی دەوڵەتی ئیسرائیل بە مەترسیە زانێ مهمتر هەموومانە فاکتۆرن بەدەستیەوە بۆ هەدفێکی ئستراتێژیکتر کە ئیسرائیل هەیەی لە خاوەرمیانەیە عەقبەت یەکەمین دەوڵەت و یەکەم قودرەتی خاوەرمیانە بێ بۆ معنایە قودرەتی زاڵ بێ بەسەر هەموو دەوڵەتانی عەرەبی و ئیسلامی و هەرچێکە لەوێنە هەیە دەرنەچە ئەم سازانێک کە ترامپ دەستی پێ کردووە هەرچەنێژ ئەو شەرتانەی هەیە بەڵام دەنگۆی ئەوەش بوو هەر ئەمڕۆکە مەسەلەن حەکان فیدان باسی کردووە وەزیر خارجی تورکیا وتێتی ئەمریکاش دەرەجەیەک سەخت گیریەکەی کەم کردوێتەوە یا مەسەلەن خەریکە خودی جمهوری ئیسلامیش سەدحێک لە ئیمتیاز بدا یعنی بە پێ قسانەی هاکان فیدان بێ بەرەو سازش بڕۆن کە من پێم وانیوە ئەڕۆنەڵانیش لە نەتیجەگیری قسەکان و یا لە ئیدامی قسەکانە باسی لەسەرەکەین دەرنەتیجە نەتانیاهو هەستی بە مەترسی کرد و حتا خۆ لە ڕەسانەکانە باس کراوە لە گفتوگۆکەی لەگەڵ کۆشنەر و ڤیتکاف زۆر ڕازی نەبووە بۆیە بە پەلە خۆی گەیاندۆتە کۆشکی سپی دوێنێکە لەگەڵ ترامپ بە شێوەیەکی زۆر نائاسایش کۆبوونەوە زۆر جاران وەکو جاران بە تەوری عادی نەتانیاهوی فاشیست بچێتە کاخی سفێدوانە هەم لە چوو هەم ڕێگای ژۆرنالیستەکانیان نەدا ئەسەن بچن سوالێ پرسن یا قسەیە پرسن کۆنفرانس مەتبوعاتیان نەبووە
بەرحاڵ ترامپ ئیدعای ئەوەی کردووە کۆبوونەکە باش بووە ئێستا قسەی کۆتاییمان نەکردووە بە نەتیجەگیری نەهایی نەگەیشتوین بەڵام من سوورم لەسەرەوەی جارە دیالۆگ بێ لەگەڵ جمهوری ئیسلامی ئەمانە دوبارە ئەو خەبەرەی بڵاو کردوەوە ئەها ئەگەوا بە پرۆژەی نەتانیاهو زۆر نەچۆتە پێشە من پێم وایە بە پێچەوانەیە سباس سەراحەت بڵام من پێم وابێ ئەوەی لە پشتی سەحنە قسەیان کردووە لەگەڵەوەی ڕووی سەحنەکە فەرقی هەیە من پێم وابێ حتا بە نەتیجەگیری گەیشتون بەڕێکسیەوەی ترامپ ئەڵێ من پێم وابێ نەخشەی ئەوەیان داڕۆ دوو نەخشەکە ئەوەیە یان واقعاً 100% جمهوری ئیسلامی ئەچێ و شەرتەکانی کە ترامپ نەتانیاهو داێنن قبول یەکا کەویانی تەسلیم بوونی جمهوری ئیسلامی ئیتر جمهوری ئیسلامی نیەکە مەترسی لەسەر ئیسرائیل و منتەقەکە بێ ئاڵگۆڕەکەوەیە ئەگەر ئەوە بکرێ خۆ دیارە شەڕ ناکەن ئیتر لازم ناکە بۆم بنێرن و ئەوانە یان ئەوە ناکرێ کە من تەرەفی جمهوری ئیسلامیش تەماشا بکەی تا زمانەی خامنەیی و دارودەستەی نزیک بۆ بێ جمهوری ئیسلامی هەموو ئەو شەرتانە قبول ناکە دەرنەچە نەقشەی شەڕیان تیشتر کردێتەوە بۆیە نێوە ناوە دیداری شەڕ من پێم وابێ ئەم دیدارەی دوێنەی ترامپ نەتانیاهو زۆرتر بۆنی شەڕی لێدێ تاوەی بڵێن نا بۆنی مەسیری سازان و خۆی بێگومان وایە یانی کەس نازانێت لەو دوو دەرگا داخراوەکانەوە ترامپ و نەتانیاهو قسەیان لەسەر چی کردو لەسەر چی ڕێکەوتون و ئەوانەوە تا من وازدانم خەڵکانێک خودی ناوی داری ئەمریکاش زۆر ممکن ئاگاداری ئەوە نەبن بە جۆرێکە ڕێگە بە ڕۆژنامەوانە نادەن کە لەوێ بن و پرسیار بکەن وانە خۆی هەر نیشانەی ئەوەیە کە ئەم دیدارە زۆر نهێنیەوە ئەوەش کە پێویستە کە ترامپ چێ سەردانی نەتەنیاهۆ بچێ سەردانی کۆشتی سپی بکە و لە نزیکەوە لەگەڵ یەک دانیشتنەوەوانە نیشانەی ئەوەیە کە نەخشەیەک بەڕێوەیە کە ناکرێت لەسەر تەلەفۆن لەسەری ڕێکەوت حتمەن هەندێک وردەکاری و هەندێک هەواڵی دیاریکراو هەیە کە بێبەیەکی بدەن و لەگەڵ یەک قسەباسی لەسەر بکەنەوەوانە و لەسەر نەخشەیەک ڕێکەوت کە ڕوبەڕوو ببنەوە وەڵام کە کەس نازانێت چی لەو دەرگا داخراوەکانەوە وتراوە بەڵام خودی دۆخەکە کە تەماشایەکەی و سەیرەکەی شتێکەیە پێڵەن هاوکێشەی سفری ینی نەتیجەی ئەم هاوکێشەی بینی ئەمریکا و ئیسرائیل لەلایەک و جمهوری ئیسلامی ئێران لەلایەکی تر نەتیجەکەی نابێتە نەتیجەیەکی پۆزیتیڤ حتمما نەبێتە نەتیجەیەکی سفری یعنی ئەوەی کە چی بە ئێرانە بڕێت و ئەوانە ئەوەندە بەرەی ئەمریکا و ئیسرائیل ئەبێ قوربانی بۆ بدەنەوەشی بە پێچەوانەوە ئەوەی کە ئەمریکا و ئیسرائیلیانێ بەدەستی بێنن لەسەر حسابی ئێرانەوێ ناتوان ئەم دوانە پێکەوە بە یەک ئاراستەیە بڕۆن لەسەر ڕێکەوتنێک ڕێکەون کە لە بەرژەوەندی هەردوولایانە بێت تەسلیمبوونی جمهوری ئیسلامی بە جۆرێک بە معنایەک لە معناکان زەمینە سازیە بۆ ئاڵگۆڕی ڕژێم وایە خود زەمینە سازیە بەڕاستی بۆی کەوا جوڵانەوە جەماوەریش هەنگاو بدێتە پێشەوە کە من لەم بابەتەوە نیگەران نابم ئەگەر ڕێکەوتنیشی لەم بابەتە ڕووبانەك بە خاترەوەی کە بەتەنها جەنگ و کوشتار و ئەوانە هەورە ڕەشەکەی ڕەوێتەوە سەر ناوچەکەیە بەڵکو لەولایەنەوە کە ممکنە زەمینە سازی ئەوە بێکە جمهوری ئیسلامی ئێران لەلایەن خەڵک و لەلایەن جەماوەرێکی ناڕازی و بەجیان هاتوو بەڕاستی تونتر و تووڕەتریش لە جاران بە تایبەت دوایە کوشتارێکە لە هەشتونۆی مانگی لە هەشتونۆی جەنیوەرەیە ئەنجام درا جمهوری ئیسلامی بە جۆرێکی زۆر زۆر تایبەت و زیاتر لە جاران لە بەرچاو خەڵکی ئێران و خەڵکی ڕاپەڕی ئێران بۆ بە دێوەزنەیەکی زۆر زۆر دزیێ و کە هەر ڕۆژ زیاتر گۆڕی بوون کاتۆوانە درەنگترە بە هەر حاڵ ئەمە ئەو حقیقەتەیە کە ئەگەر شەڕ نەبێ ئاوایە بەڵام لەلایەکی ترەوە ئەوەی کە ئەم تەسلیم بوونە ڕووباتەوە ئەوانە کە بۆ جمهوری ئیسلامی بە مانای کۆتایی هاتن بێ بە بڕای من ئەم ئیسلامانەی ئیسابتیان کردووە کە تەسلیم بوونێکێک لە خەسڵەتەکانیان نییە بە شێوازێک بڵێ ینی بەتایبەت جمهوری ئیسلامی لە ماوەکانی ڕابردووە لە 40 ساڵی ڕابردووە ئەوەی ثابت کردووە کە تەسلیم بوون بە معنای دەستبەردار بوون لە هەموو ئەو نەخشە و پلانانێک کە لە ناوچەکە هەیەی و تەسلیمکردنی حیزب الله خۆ دەیان بەوە ناوەستن بڵێن کۆمەکی حیزب الله کۆتایی پێبێنە دەی جبەخانەکانی لە چۆن نەفەر ئەسڵەکانی کامانن چۆنی ئیجباریانەکەی کەچەکدانێن چۆن
کارێک ینی مەسەلەوە نییە کە تەنها بڵێ باشەوە دەسم کێشایەوە حوسیەکانی ئێمەنیش بە هەمان شێوە حەزی شعبی عێراقیش بە هەمان شێوە بەرحاڵ ئەم دۆخە جمهوری ئیسلامی ئێران ناتوانێت قوبوڵی کاو بەم معنایە پێم وابێ ئەچێتە پێشەوە بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەمریکا لێکدانەوەکان من وایەتە بەرچاوم کە دۆخی ناوچەکە بەرەو شەڕەوە ئەم شەڕە ممکنە تەجیل ببێ ممکنە ئەم جاریان چکە چەند ڕۆژێکمان ماوە بۆ مانگی ڕەمەزان وە لە مانگی ڕەمەزانە ئەمریکا و ئیسرائیل نازانم تا چەند بەبێ گوێدانە ئەوەی کە کاریگەریەکی لەسەر ناوچەکە ئەبێت و خەڵکی مەسەلەن تورکیا و خەلیج و وڵاتانی عەرەبی ناوچەکە ئەوانە چۆن گوشار بۆ ڕژێمەکانیان دێنن کە چ هەڵوێستێکیان هەیە بەرامبەر بەم شەڕە بەو ئێعتیبارە من وا ئەزانم کە ئەگەر پێش ئەم چەند ڕۆژەی ڕابردوو ئەمە ڕوو نەدا ممکنە دوا بکەوێ بۆ تاماوەیەشی تر بەڵام ئەوەی کە پێمان وابێ ڕێکەوتنێک ڕوئایە لە نێوان ئێران و ئەمریکایە وا بە ئاسانی وای لێ دێت کە ئەمریکا جمهوری ئیسلامی ئێران قوبوڵکە خۆ جمهوری ئیسلامی ئێران ڕشورتەکان و مەرجەکانی ئیسرائیل قوبوڵکە ئێستا ئەوەشی هاتۆتە سەرکاڵێ بێ ئەتراف بە ئیسرائیل بکە ئەمەشیان ینی هاتۆتە سەربار ینی پێچێ ئەو مەرجانێکە دانێن بەسەر جمهوری ئیسلامی ئێرانە بە جۆرێ لە جۆرەکان نەک تەنها لەباری سەربازی و لەباری سیاسی و لەباری حیسیەت و لەباری بڵین سەروەریەوەی ناوێنە سەروەری لە ناو ئێرانەوانەتە لەباری ئایدۆلۆجیشەوە ناوبۆشی بکەن چونکە تەواوی ئەم بڵین حکایەتی جمهوری ئیسلامی لەو ڕۆژەوەی هاتۆتە سەرکار و دەسەڵاتی گرتووە دەستوانە هەموو سەردیە و هەموو حکایەتەکەی لەسەرەوە بنیان درراوە کە ئەم ڕژێمێکە لە بەرامبەر ئیسرائیل ئاوەستاوەتەوە ئێستا داخڵبوونی بۆ ناو سوڵحی ئیبراهیمی و اعترافکردنی بە ئیسرائیل و ئەمانە لە ڕاستیا بە هیچ جۆرێک جگە لەوەی کە بیبینین کە داری ژە قاچە خۆی بڕێتەوە هیچ تر ناگەێنەوە ڕژێمێکیش لە ڕووی ئایدۆلۆژیەوە ئاوا ناو بۆش بێتەوە نەتوانێت ئەو بڵین ڕێگەی کە دەستی پێوە گرتبوو خەڵکی لە دۆری خۆی کۆکرد بۆ درێژەی پێبداوەمانە مانایە خۆی بە سەر خۆیان حکمی مەرجی داوە کە من ئەمە بە سەختە بینم بە زەحمەتێ بینم وازانم ئاوا ئاسان ئەمە نایەتە پێشەوە ڕووناداوە سەرنجام دۆخەکە بەرەو شەڕ و بەرەو ماوێرانی ئەچێوە وازانم کە جەماوەری ناوچەکەەوە بەتایبەتی خەڵکی ئێران و لە پێشیشیانەوە دیارە خەڵکی کارگەر و زەحمەت کێش و خەڵکی سۆشیالیست و کۆمونیستەوانە ئەبێ بۆ احتیمالە سەخت و نالەبارە خۆیان ئامادە بکەن و بزانن چیەکە لە دۆخێکە کە شەڕ لە پەنا گوێی کۆمەڵگایە نووست و بەڕاستی من مداخلێ بکەم لە من چەند شت بڵێم لە قسەکانی تۆش بوون یەکەم ئەم مەسەلەی سازان لەگەڵ جمهوری ئیسلامی یاوەی جمهوری ئیسلامی تەسلیمی ئەو شتانە بێت جمهوری ئیسلامی و حتا خامنەیشی حازرن بسازن بەڵام بە شەرتێس ئەوەی خۆیان پێڵێن سازانێکی ئابرومەند بێ ئەنی ڕێگای ئەوەیان بۆ بکەنەوە دانیکەم زۆر لە نێو جەماوەری حزبوڵای خۆشیانە نەنێو جەماوەری گەشت خەڵکە بەحاڵ بڵند سازانێکمان کردووە ئەوەی خامنەی نێوی ناوە نەرمشی قەهرەمانانە و ئەگەڕێتەوەڵە ئیمام حەسەنی ڕۆژی خۆی بۆ نەجاتی ئیسلام وای کردووە خودی خۆمێنی وتوێتی بۆ نەجاتی نظامی ئیسلامی ئەکرێ درۆش بکەی ئەکرێ خود ئەبکەی بخۆیان ئاکرێ هەمومانۆرە بکەی بەڵام قسەکە بەشێکڵێن خود عشەڵێن بەرحال مەسەلەکەوەیە مەسەن خودی بەرجام کە چوونە پای و وەختە خامنەی لەگەڵی ڕازی بوو لە نظر خۆیەوە پێیوا بووەوە نەوعێک سازانە بەڵام سازانێک بوو ئەتوانی ئدعا بکەن کە تەواو تەسلیم نەبوون واقعیش تەسلیم نەبوون بۆ مانە مەسەلەکە ئەلان ئەوزاعەکە گەیشتۆتە جێیە ئەویش بەرهەمی ئەم 2 ساڵ و نیو ئاڵوگۆڕەیە کە لە دوای 7 ئۆکتۆبرە بە وجود هاتووە جمهوری ئیسلامی و محوەری مقاومەتەکە وها وەزعی زەعیف بووە لە منتەقەکە لە عینە حاڵە ئەمریکا و ئیسرائیل و دەوڵەتانی منتەقەژن لە نێو خودی کۆمەڵگاکەشا بەرابەر بە جەماوەر هەر جمهوری ئیسلامی زۆر لاواز بووە بۆیە لانی زۆری شەرتەکانیانی لە بەرابەرە قەرار دانێت یعنی لانی زۆرەکە ئەو جۆرەیە کە ئەوەی
فەلسەفەی وجودی سیاسی و جەهانبینی و ئیدۆلۆژیک و حتا پراتیکی جمهوری ئیسلامیە لە ماوەی ئەم 37 ساڵە ئەیباتە ژێر سوال. جمهوری ئیسلامی لانیکەم لە دەورەی خامنەییە کە 37 ساڵ گوزەراوە کۆڵە هەزینە و خەرجی کردووە بۆ بەرنامە ئەتۆمیەکەی، کۆڵە خەرجی کردووە بۆ موشەکەکانی، کۆڵە خەرجی کردووە بۆ هێزە نیابەتیەکانی لە عێراق و لە لوبناان و لە خودی فەلەستین ئەڵان هەرچێ بڵین لەوێنە بەتەواوەتی شکستی خواردووە، لە سووریە تەواو شکستی خوارد. لەوانە ئەمانەیە گەر هەمووی لێ بسێنرێتەوە ئیتر مەوجودیەتی جمهوری ئیسلامی نامێنێ، هەم لە ناو خۆی حتا سیستمی نظامی ئیداریەکەی جمهوری ئیسلامی لەگەڵ مشکل زۆر ڕۆ بێ، جناحی حزب اللهی زۆر تندڕەوەکەی بە ئاسانی بۆ قانع نابێ. مەترسی خامنەیی بەشێکیش ئەوەیە هەر لە نێو خۆدا. لە عینە حاڵە ڕژیمێک کە تەواو لاواز بێ، کە تەواو تەسلیم بێ، سەردا بنەوێنێ بۆ ئەمریکا و ئیسرائیلوانە، خوب جەماوەریش بە ئەعتماد بە نەفسێکی زیاترەوە دێنە مەیدان و ئەم خۆشانە جەماوەریانەی کە بووە و بە دەرزوەرگرتن لە تەجروبەکانی ئەوان بەهێزێکی بەتواناترەوە دێنە مەیدان. دەنجا خامنەیی و بەشێک لە سەرانی جمهوری ئیسلامی حسابی واکە نەڵێنێ ماگەر تەسلیم بین هەر لە بەی نەچین، جاگەر تەسلیم نەبین و بە قەولی خۆیان ئایندەیەکی ئیمام حوسەینی بۆ خۆمان تۆمارکەین و لە عینە حاڵە حسابێکی دیکەش دەکەن. بەڕاستی ئەگەر شەڕ بە قەومێ زیاتر ئیمکانی ئەوەی هەیە عمر بۆ ڕژیمەکەیان بکڕن، ئەوە ئەتوانین قسەی لێ بکەین. جا دەرنەتیجە بۆیە ڕەوەندەکە چۆتە جێگایەک تەسلیم بوونەکە لانیکەم بە خامنەی و ئەم بەشی ئەسڵی ئوسولگەرای جمهوری ئیسلامیەوە ناکرێ مەگەر ئاڵوگۆڕە لەسەرەوەی حکوومەتی جمهوری ئیسلامی بێت سەرکار، دەستەیەکی دیکە تەیفێکی دیکە هەر لە نێو خۆی جمهوری ئیسلامیەوە گرتوویەتی تاوتم لەگەڵ بەشێک لە ئۆپۆزیسیۆنی ڕاست سازشە بکەن و عاقبەت ئاڵوگۆڕێک بە دەرەجەیەک ئیسلاحاتێکی بڕە قابلی تەوەجو لە سیستمە سیاسیەکەیە بەوجود بێنن. دەرنەتیجە ئەو ناو ئەسازانە جمهوری ئیسلامی هەر بەرەو نەمانە بە تۆ ئیشارەت پێکرد وتت من پێم خراپ نابێم. قسەکە ئەوەیە خۆ بژاردەکانی سەحنەی سیاسەتەکە هەمووی بەدەستی ئێمە نییە، بە تایبەت دوو بژاردە ئەڵان خراوەتە بەرابەر بە جمهوری ئیسلامی، یەکیانەوەیانەوەی شەڕت لەگەڵەکەین یاچیانەوەی ئەڵێن تەسلیم بە. ئەگەر تەسلیم بێت شەڕەکە ڕووی نادا، ئێوە ئەمسالی من و تۆ بەرەی کرێکار و زەحمەتکێش و ئازاخەزی خواز و خەڵکی ئەو کۆمەلگایە بەڕاستی ئەوە بە خازانجێتی شەڕ ئیتفاق نەکەوێت، ئەوە لایەکی دیکە. دوو ڕژیمێک کە تەسلیم بوو بێ لاوااسترە بەرابەر بە خەڵکەکەش. دەنەچە من هەمیشە و دایم خۆم ئاوام وتووە ببێ ئەوەی ئیدەئالیزەیکەم ئەڵێم لە بژاردەی بینی ئەوەی شەڕ بە قەومێ یا تەسلیمبوونی جمهوری ئیسلامی بە قەومێ، تەسلیمبوونی جمهوری ئیسلامی کەم زەرەرترە بۆ کۆمەلگا، کەم زەرەرترە بۆ بەرەی بزوتنەوەی کرێکاری و ئازادی خوازی. بەڵێ اتفاقان ڕژیمێکی لاواز لە بەرابەرمانە بێ مەجای ئەوە پەیدا بێ خۆڕێک خستن وشارکردنەوەی زیاتر هێنانە مەیدانی زۆر وشیارانەتری کرێکار و جەماوەر بەهێزکردنی ئەوەی بزوتنەوەی سەرنگونی خوازە عاقبەت بەدەستی خۆمان واقعان هەروەک ساڵی 57 بەشی زۆرەکەی ئەوە بوو 1970 وەگەڵ شۆرشێن ئەکرێ دەسەڵاتی جمهوری ئیسلامی وەلا بنرێ بنکۆڵ بکرێ. ئەمە باشتر لە بەرابەر ئەم دوو بژاردە ئەمەیان باشزانی هەم ڕەحمان باسی کام بژاردە باش و کام بژاردە خراپە مەسەلەکەەوە نییە ئەمە دانیشتبی لە مەسەلە سەیری یاریی دیاریکرااو گرێمان خۆش بکەم لە بیباتەوە یاخود سەیری مەجموعەیەک سینناریۆ بکەینەوەوانە بڵین و ئەم سینناریۆمان پێ باشە ئەمە ببێ ئەمە بێ بە بنەما بۆ هەڵوێزگیری بەڕاستی ئەوانەی کە لەگەڵ شەڕان لەگەڵ جەنگان پێیان وایە جەنگ ببێ باشە و جمهوری ئیسلامی ئێران تەنها بە شەڕی ئەمریکا لە ناوەچێ چاویان لەوە نییە کە چه ئایندێک بۆ عێراق هاتوتە پێشەوە لە ئەنجامی شەڕێکا کە ئەمریکا کردی و لەشکری چێشێکا کە ئەمریکا کردی لەسەر ئەم ناوچێ چاویان لەوە نییە کە سەرنجامەکانی شەڕ بۆ نمونە لە جێگایشی وەکو سووریا بەشوە گەیشتووە وڵاتەکانی کە بە چه ئاراستەیەکا ڕۆشتن و چه
ئایندێکی تاریک چاوەڕێیان بۆ ئەوانە پێیان وایە شەڕێک ببێت لە ئێران فەرقی هەیە لەگەڵ وڵاتەکانی ترا و لەگەڵ کۆمەڵگاکانی ترا و بە شەڕێک و بە ماڵوێرانیەک و بە داڕوخانی بنەما بڵین ژێرخانە ئابووری و ژێرخانی کۆمەلگاکەشی تر بەڵام ئادەم ئێرانە ئەو سینناوی کێمە لە عێراقا بینیمان لەوێ ناگەین بە بڕێ من ئەم تێڕوانینە ئەوە ئەم پێباش بوونەوە ئەم هەڵبژاردننی کام سینناریۆ بە قازانشترەوە کام سینناریۆ باشترە هەڵبژاردننی شەڕ ئەگەێنێتەوەی کە داکۆچی لە شەڕ بێت و چقڵە بۆ شەڕ لێ بدەیت و هەرەوەی کە ئێستا شاپەرستەکان لە ئەمریکا ئیکەن لەسەر تاسەری دنیا خۆ پیشاندانی گەورە بەڕێخەن و داواکەن کە ئەم شەڕە ئەنجام بدرێت و یاخود بانوازی ترامپەکان ها درۆ لەگەڵ کردین پێ دوتین بڕژێنە سەر جادو ئێمە هیچمان نەکرد و جۆرێک بۆ فشارهێنان و بشارهێنان بۆی کەوا ترامپ ئەم شەڕە بکات و چاوەڕوانی ئەوەی کە ئیسرائیل بۆ نمونە بتوانێت خەڵک ڕزگار کات و بە سەرنجام ببێتە هۆکاری ئەوەی کە خەڵک لە مەیەتیە ڕزگاری بەدەستی ئیسرائیل ئەمەیانە و ئەوەشی کە پێی باشنیە شەڕەکە ئەنجام بدی و پێی چاکە کە جمهوری ئیسلامی تەسلیم ببێ هەم لە دژی شەڕ و هەم لە دژی لەشکرکێشی ئەمریکا بەڵام لە هەمان کاتیشا گوشاریشە بۆ سەر جمهوری ئیسلامی ئێران کە تەسلیم بە ئیتر ئەوە بابەتان و باسانێکەیەکی لەسەر چەچینەوە ئەتۆمی و گوایە من توانە ئەتۆمیەکانی خۆم پارێزگاری لێ ناکەم توانای ئەتۆمی تۆ 29 ساڵی خەریکی توانای ئەتۆمی داخل کارەبا 12 سعات لە شاری تەهرانڵێک جاری وای کارەبا 12 سعات نییە ئەبڕێ ینی شەوە ڕۆژێکە 12 سعات کارەبایان بخەڵک ئەی تۆ ئەم توانە بڵین ئەتۆمیانە و ئەنرژی ئەتۆمی ئەمانە بۆچی سەرف کرد ئەوەنە ملیار دلاری سەرف کردوەوە ساڵە لەم پیتاندنی یۆرانیۆما بۆچی بووە بۆ بەرژەوەندی خەڵک بووە بە بەرژەوەندی کۆمەلگا بووە خۆگرتن بەمەوە کە گوایە بۆ ئیسرائیل هەیەی بۆ ئێمە نەمان بێ ئەوانە دەیجێ بۆ ئیسرائیل خەڵکی غەزا کوژێ بۆ من خەڵکی غەزا نەکوژم ئەبان منطقی لێ ئیسرائیل وڵاتێکەوە هەموو کەسەڵێ ئیسرائیل ڕژێمێک و دەوڵەتێکی دژی ئینسانیە دەوڵەتێکی کۆلونیالیستیە دەوڵەتێکی بڵین پڕ لە هەڵاواردنە پڕ لە ئینەوە بەڕاستی ڕژێمێکی فاشستیەوەی کە ئێستا حکومەکە لە ئیسرائیلە باوەی کە مەسەلەن هەندێک لە چەپەکانیش دێن ئەی بۆ ئیسرائیل چەکی ئەتۆمی هەبێ بۆ ئێران نەیبێ بوونمونە یان بەشێکی زۆری عەرەبە ناسیۆنالیستەکان کە قساکەن ئێستا واڵێ یاتا ناسیۆنالیستەکانی دەرەوەی ئێران هەنێک چەپان لە دەرەوەی ئێرانیش پایان بە چەپەزانەوەوانەوە تا لە بەرامبەر ئەو بە کوشتاری جمهوری ئیسلامی کردی ئەوانە زمانیان ناگەڕێت یان چواردێر ناتوان بەسەرێکەوە بنووسن و ئیدانەی بکەنەوە لە حاڵێکا پەرلەمانی ئەوروپا ئیدانەیەکە ڕاستەکانی دنیا بە حەق ئیدانەیەکن جاوانێکی هینە شەبەکان ئەو کارە ناکەن بەداخەوە وەلەمان کاتیشاڵێن ئەی بۆ ئیسرائیل چەکی ئەتۆمی هەبێ ئێران نەیبێ ئەگەر ئیسرائیل چەکی ئەتۆمی هەبێ هەموو عالەم هەیبێ ئەمە بەڕاستی مەنتقێکە تەواو پێچەوانەی هەموو بەرژەوەندی و قازانجێکی خەڵک کە بەژنێ و قازانجی هیچ کەسێک لە دنیاە ئەوە نییە ئەم چەکی ئەتۆمیە مادەم ئیسرائیل هەیەی هەموو دەوڵەتەکانی ناوچەکە هەیە بێ یاخود مادەم ئەمریکا هەیەی هەر وڵاتێک لە دنیا هەیە چەکی ئەتۆمی هەبێ هیچ منطقێکی ناڕاست و نادروستە بەو معنایش من پێم وابێ ڕای گشتی ناو ئێران و ئەمانە بە ئاراستەی ئەتا ئەوانەشی کە لە دژی شەڕن ئەوانەی کە لە دژی ئەمریکاشن ئەوانەی کە بە هیچ جۆرە پێیان خۆشنێک کە ئیسرائیل ببێ بە سەرداری ناوچەکە و بە ئارەزوی خۆی بیکا بە بڵێ تەختەی شەترەنج ئەوانە بێوێت چی بێ ئاڵوگۆڕی پێبێنە ئەوانەی لە ناو ئێرانە لە ڕوانگەیشی ئازادی خوازیشەوە دژی ئەم بنهۆڕیە ئیسرائیل ئەوانش پێویستە فشار و گوشار بۆ سەر جمهوری ئیسلامی ئێران بێنن کە بەسی کەیتر ئەم ئەتۆمیە و ئەم موشەکە دوور هاوێژانە و ئەم پێشکەوتنە و ئەم ئەمانە وازیان نبێن و دەستبەرداریان بەوە تەسلیم بەوان تەسلیم کە بەرحاڵ بەبەستمەوەیە هەڵبژاردننی کام سینناریۆ باشە کاتە ئەوەی چاوەبستێکی سیاسیە بی بە عملی نەکەوەی کە هەردابنیشین بڵین ئەم سینناریۆ و ئەم فلیمەیان خۆشترە لەو فلیمە باسەکە لەسەرەوە نییە باسەکە لەسەر هەڵبژاردننی پۆزیشنێک و موقفێکی سیاسیە قسەکە زۆر ڕاستە زانی چۆنە ئەمە هیچ ئەوەی ئیسرائیل بۆمبی هەیە ئەوەی ئیسرائیل ئەرتشێکی زۆر جنایەتکاری هەیە کە ئەڵانەوە نزیک بە 70 ساڵە ئەم هەموو کارە ساتی لە دژ فەلەستینیەکان و لە خاوەرمیانەیە ناوەتەوە هیچ پاساوی ئەوە نادا کە بێ
هەموو وڵاتانی دەوروبەری هەروە بن هەرچەند ئەوانی بەشێکی زۆری وان عاقبەت ئەرتەش و نیروی جمهوری ئیسلامی و سوپای پاسدارانی و ئەرتەشی یا حتا ئەرتەشی دەورەی سەڵتەنەت هەرستا افتخاریان ئەم ڕۆژانە ئەوەی ئەڵانە ئەمانەی کەڵانە مزاکراتی لێکرێ وەختی خۆی ئەگەر ڕاست ئەگەر ئەرتەشی شای ئێران نەچوایە و چریکە چەبڕەوەکانی ئەوێنە ماوەئیستەکانی ئەوێنەی سەر دەوڵەت نەبووانە ئەمانە لە ڕقابەتی یەکتریا خۆ معلومە دەوڵەتانی کۆنەپەرست لە فکری چەکی ئەتۆمیشا بن لە فکری تایارکردنی خۆیان زیاتر بن بەڵام ئەمە ڕوانگەی بەرەی کرێکار و خەڵکی زەحمە کێش و ئێمەی چەپ و ئازادی خواز نییە بەرحاڵ بە قیمەتی کارەسات بۆ خەڵکی هەر وڵاتە بە سلاحی ئەتۆمی بێ بە خۆ تایارکردنی زیاتری نەزامی بێ عقبەت ئیسرائیل لە ماوەی 70 ساڵ عمریە بە دەلیلی پشتیوانیەکی گەورەی کە ئەمپریالیستەکان لێیان کردووە لەلایەنە عەلاقەت چەکی ئەتۆمیان بۆ تەمین کردووە ئەو کارێکیان کردووە ژیانی خودی خەڵکەکەی ئێوەنە بەرحازی اقتصادی لانیکەم لەو کارەساتباریە نەبێت کە جمهوری ئیسلامی بەسەر خەڵکیدا داسەپاندووە ئەمەش لایەنێکی مەسەلەکەیە وەم قایسەروە تۆ زۆر نادرۆستە ئەلئان مشکلی نزیک بە 90 ملیۆن خەڵکی ئێران ئەوە نییە ئەرێ بۆ چەکی ئەتۆمیان نییە ئەرێ ئەو هەموو موشەکەیان بۆ هەیە مشکلیان ژیانە مشکلیان بەڕێوەچوونی ڕۆژانەیە مشکلیان برسیەتیە مشکلیان گرانیە جمهوری ئیسلامی لە 47 ساڵ عمری خۆیان هەر هاتووە و ئەم کارەساتیەی زیاتر کردووە بۆ کۆمەلگاکە بۆیە بەشی زۆری ئەو کۆمەلگایش ناڕازیە فرسەتێکی چکۆلەی بۆ هەڵکەوێ هەروەک مانگە لەوە پێش خۆی نیشاندا ئەیانوێت تەخت و بەختی ئەم ڕژیمە بەسەر پێوە نەمێنێت دەرنەچە ئەمەیە مشکلاتی کۆمەڵانی خەڵک لێرە لەم جۆگرافیای لە ئێران ئەمە بەشێک دەرنەتیجە من پێ ئەو دەردی تۆڵی ئەو هێزە چەپە زەدی ئەمپریالیستیانە یا ئەو نوع هێزە چەپە بەشێکیان حتا سەمپات بە جمهوری ئیسلامی و نێویان محوەری مقاومەت و عەداڵەت خوازوانە ئەگەڕێتەوە بۆ سەر استراتێژیان بۆ چوونیان سیاسەتیان فڕی بە قازانج و بەرژەوەندی خودی خەڵکەوە نییە ژیانی خەڵک چی لە بەسەر دێ بژیوی خەڵک چی بەسەر دێ ئەوی لە کۆمەلگایەکی وەکو ئێرانە ئەوە لەو بابەتەوە جا هەر لێرەوە باسیەوە بکەین مەسەلەن لە بەشێکی زۆر لە ئۆپۆسیۆنی ڕاستی ئێران دەستە ڕاستیەکان چ بەس شاخوازەکان لە دەوری ڕەزا پەهلەوی یا بەشێکشیان لە دەوری ڕەزا پەهلەوی نین چ کۆماری خوازمان هەیە هەرسەر بە غەرب و ئەوەن ناسیۆنالیستەکانی کوردستان و فیدرالیستەکان هەمومان خوازیاری شەڕن بۆ خوازیاری شەڕن حقەتەکەی ئەگەر خۆت بنێجێ ئەوان لە قازانج و بەرژەوەندی کۆنەپەرستانە و ناسیۆنالیزمی ئێرانیەوە یا شاخوازیەوە یا کۆماری خوازی سەر بە ئێرانەوە یا فیدرالیستەکانەوە خوب ئەوان ئەیانەوێ بە تەوری واقعی ئاڵوگۆڕەکە لەسەرەوە ڕووبدا مەسەلەن هەرەوەی من و تۆ بە دروست دەڵێن ئاخر تەجروبەی لیبی تەجروبەی عێراق تەجروبەی ئەفغانستان آخر لە لیبی و عێراق و ئەفغانستان ئەو هێزە کۆنەپەرستانەی ئەوێنەی کە ئەو وەختە خوازیاری شەڕ بوون مەسەلەن دژ بە سەدام یا بە قەزافیانە خۆ بەڵام ئەوان بە قودرەت گەیشتونی تر خۆ کاریان بەوە نییە کۆمەلگای عێراق تێک چووە کاریان بەوە نییە کۆمەلگای عێراق دابش بووە بەسەر سێ بەشی گەورە بە نێوی شیعە و کورد و سونی ناسنامەی ئینسانی کە جاران لەگەڵ یەک ژیانیانە کرد ئەوە تێک چووە ئاخەبە تۆ تەماشای حزب الدەعوە و نازانم ئەم جەریاناتی ئیسلامی و ئەوەی ئەڵان لە حولی حەشتی شەعبی و ئەم حزبانەی ئیسلامی کە هەیە حقەتەکەوە خۆ شەڕی ئەمریکا و ڕوخاندنی سەدام بووە بەبەرەکەت بۆ ئەوانی تر هەر بۆ ناسیۆنالیزمی کوردیش یەکێتی و پارتیش بەجێوەی ساڵهای ساڵ هەر لە شاخ بن ئەڵانەوە بۆ خۆیان بوونەتە دەسەڵاتدار و ئەوە زیاتر لە 30 ساڵە و ئەبینین لە سەرانیانەوە گرتوویانە تا دوو حزبەکەیان لەسەر پوڵ و پارەیەک بە قیمەتی تێکچوونی ژیانی کۆمەلگای کوردستان دەستیان کەوتووە یا بەشی سونیەکان وانە بواە خۆ بەو دەسەڵاتی ئەمڕۆ ناگەیشتن ئەمڕۆژ لە ڕەزا پەهلەویەوە کە لە عمری 7 ساڵە جێەوەیتە جامعی ئێرانی نەدیوە هەر لە ئەمریکا بە خۆی دانیشتووە و خۆی باوەشێن کردووە ئومێدی بەوە هەیە شەڕ ڕوو بدا ئەی بگەڕێتەوە ئێران
خۆشی ئەزانێ ئەو حکوومەتە سەڵتەنێتی یەک پارچەی دەورەی باوکی بۆ زیندوو نابێتەوە، بەڵام لانی کەم لە سناریۆی ڕەشەکە دایسەپێنن ڕەنگە لە تارانێک و یا لە جنوبی ئێرانێک و منتەقەیەکی بۆ دابڕدەن و ئەرتەشی ئەمریکاش و نۆفلایزۆنی بۆ دانێ و پشتیوانی لێ بکە و تاجگوزاریشی تیا بکە و نەوی خۆشی بنێشا و لەسەر پوڵ و پارەیەکی زۆر و ئیسراحەتی تیا بکە. فدرالیستەکانی کوردستانی خەوی ئەوە بینن کوردستانی ئێرانیش وەکو کوردستانی عێراقی لێبێ چۆن یەکێتی و پارتی بەدەسەڵات گەیشتون و لە بینی خۆیانە دابەشیان کردووە، ئەو وەختە حزبی دموکرات و تەیفای بەنێوی کۆمەڵە و سوزانم جریانەتی کۆنەپەرستی دیکەی کاڵان خۆیان چەکدار کردو و بە پشتیوانی ئەم دەوڵەت و ئەو دەوڵەت و بە پشتیوانی یەکێتی و پارتی و ئەوانە ئەوانش بەدەسەڵاتێ بگەین. ئەمەوێت چی نەتیجەیەکی لێ بگرم؟ شەڕخوازەکان لە ئێران لە شەڕخوازی سەراسەری و سەڵتەنەت خوازەوە تا کۆماری خواست تا فدرالیز لە کوردستان پێکاتنی هەرجومەرجێک لە ئێران، ئەوەی ئەمە پێڵین سناریۆی ڕەشێک لە ئێران لە سەروی خەڵکەوە ئاڵوگۆڕێک بەوجود بێ، شەڕیش بقەو بێ، ماڵوێرانەی خەڵکی تیابێ، ئەمان خۆیان و دارودەستەکەیان بە پوڵ و پاراگەن، بە ئیمکاناتەگەن، بە دەسەڵاتەگەن، شەڕەکەیان پێخۆشە. بەڵام من و تۆ گوێگرانی ئێمە بەرەی کرێکار و زەحمەتکێش و ئازادی خوازی ئەو کۆمەلگایە بینن ئێوە کۆمەلگایە تێکەچێ بەسەر ئەوان ئاڕوخێ، هەروەک لە عێراقە بەسەر کۆمەڵانی کرێکار و زەحمەتکێش و ژنان و لاوانی ئازادی خواز و تێکچووە، هەر لە لیبی کابینی بەسەریانە تێکچووە، هەر لە سووریای کابینی بەسەریانە تێکچووە. بۆیە کانێبێت دژی هەر بەو تەجروبانی کابین دژی ئەو شەڕە بووین، دژی ئەو شەڕا بێ بین، ئەگەر ئەو شەڕەش ڕوو بدا لە وەختەژە خۆ نابێت دەستوەستان ڕاوەستین، ئەبێ عاقبەتەکەی بەڵاکانی ئەو شەڕە لەسەر کۆمەڵانی خەڵکەم بێتەوە. زۆر ڕاستە. من ئاورە ڕەحماشتێکی تریش هەیە کە قسەی زۆر لەسەرکرێ پێ خۆشە لەو چەند دقەی ماوە باسێکی ئەوە بکەین. هەندێک جار ئەوترێ مەسەلەن خەڵک بۆچی دژی شەڕا لەبەرەوەی کە ئەمریکا و ئیسرائیل نایەنەوێت جمهوری ئیسلامی ئێران بڕوخێن، یعنی بە جۆرێک کە تۆ ئیستینتاجێکی واکەی مەسەلەن وەکو ئەم کارعیمادە ئاڵێ ئەو گلەیشمان لێکە ئاڵێ جاریتی قسەم کردووە بڵاوتان نەکردوتە بەرحاڵ جواب دێنەوە ئەم جارە من داوای لێبوردنەکەمەوە ئەم جارە دامناوە جوابی شێدەینەوە ئەوانە و بە هەر حاڵ من ینی شتەکە ئاوا ئەبینم کە منتیقەکە ئاوایە یاخود ئەرگومنتەکە ئاوایە بۆیە چی ئێمە لە دژی ئەم شەڕین کە ممکنە ڕووبا لە ئێرانە لەبەرێکم شەڕە بێت جمهوری ئیسلامی ئێران ناڕوخێنێ، ینی بەغازێک زۆرێک لەوانەیە کە مەسەلەن ئەرگومنتەکەن لە دژی شەڕەکە منتیقەکان ئاوایە کە ئەم منتیقە بۆ خۆی پێشەوانەکەی گاتە چیە کاتە ئەوەی ئەگەر ئەم شەڕە جمهوری ئیسلامی ئێران بڕوخێنی فەمەرحەبەن بهی، یعنی قەیچەکە سەرسەر و سەرچاو مادەم جمهوری ئیسلامی ئێرانی تیاڕوخی کێشە نییە با کۆمەڵگاکەشی پێوە وێران بێ، ینی بە جۆرێک تۆ ئیستینتاجێکی واکەی لەم جۆرە ڕەخنەگرتنە لەم شەڕە. من وا ئەزانم تەنانەت ئەگەر جمهوری ئیسلامی ئێرانی لە نەتیجەی ئەم شەڕەوە بڕوخێ قسەکە لەسەر ئەوەیە کەسانێکە دوژمنەکەیان بە تەنها جمهوری ئیسلامیە ممکنە بەنان و نەوایە گەدردی تۆ باست کرد، کەسانێکە مەسەلەن جمهوری ئیسلامی ئێران قاچی پێیناوە بە پێیانە و ئازاریانە و ئەوانە ممکنە پێیان خۆش بێ ئەمە لاپچێ، بەڵام کەسانێک خەڵکی کارگەر و زەحمەتکێش کە جمهوری ئیسلامی ئێران پارێزەری سیستەمێکە کە ئەو سیستەمەیە ماڵی وێران کردوون، ئەو سیستەمە نایەکسانیە چینایەتیەیە کە ماڵی وێران کردووە، جمهوری ئیسلامی ئێران پارێزگاری ئەم سیستەمەیە، شەڕ و لابردنی جمهوری ئیسلامی ئێران لەلایەن ئیسرائیلێکی دڕندە و خوێن ڕێژەوە، لەلایەن ئەمریکایەکی ڕاستڕە و فاشیستەوە، لەلایەن ترامپێکی بە خوێنتینۆوە، لەلایەن ترامپێکی بە دوژمنی هەموو ئینسان دۆستیەکەوە، ڕووخانی جمهوری ئیسلامی ئێران لەلایەن ئەم هێزانەوە هیچ بەرژەوەندیەکی خەڵکی کارگەر و زەحمەتکێشییانە. تەنانەت 100% ئەگەر دڵنیاش بین ئەم شەڕابێتە هۆکاری ڕووخاندنی جمهوری ئیسلامی ئێران ئەبێ قسەکە لەسەرەوە بێت چی دێتە جێگای جمهوری ئیسلامی ئێران وەچی شوێنی جمهوری ئیسلامی ئێرانەکرێتەوە. هەر ئێستا پینۆپەڕۆی ئەوواکەن کە شاپەرستەکان بێن و ئەوانە بە بڕوای من چۆنی پیان ناشرین نەبوو، پیان عیب نەبوو، جل و بەرگە دزیێوەکانی ئەبوو محەممەد جۆلانیان داکەن و چاکە تو پانتۆڵێک و بۆین باقییان کردە ملی و ئەوانە تۆزیعەتیان پیا کردووەوانە وتیان بەس ئەمەد ماوەبا بۆ نەکەشن نەمێنێ، چۆن پێیان ناشرین نەبوو، پیان شوورەی نەبووم کاریان کرد
و هەموو دامێک و پشتیوانیشەکەن ئێستا بۆ کوشتار لەسەر تاسەری سووریایە لەتوانێت لە عەلەوی بکوژێ ئەتوانێت لە دروست بکوژێ ئەتوانێت هەڕەشەی کوشتار و ماڵوێرانکردن لە خەڵکی ڕۆژاوا بکە ئەتوانێت ئەم ئەزمموی ڕۆژاوا بەرەو ڕووی جینۆسایت بەرێت و ئەوانە لە بەرامبەر هەموو ئەمانەشا پشتیوانی لێەکەن و لەگوڵ کاڵتی پێناڵێن لە سبەی ڕۆژیشە ئەوەی کە دێتە جێگەی جمهوری ئیسلامی ئێران ئەگەر فاشستەکانی دەوروبەری پەهلەوی بن و ئەوانە یاخود ئەگەر مجاهیدی خەلق بێ وەکو هێزێکی کۆنەپەرستی دڕندەی هاوکات ئیسلامی ئەمانە بنەوانە هەموو پشتیوانێکی لێکەن بۆی کەوا سەر تاپای ئێران بکا بە گۆمی خوێن و ئەوەشی کە دێتە جێگەی جمهوری ئیسلامی ئێران بەم پشتیوانی غەربەوە ئەمجارە دڕندەتر لە جمهوری ئیسلامی و بێسنوورتر لە جمهوری ئیسلامی ئەتوانێت کوشتار بەرپا بکە و سەرکوت بەرپا بکە و مافەسەرەتایەکانی خەڵک پێشێرکە و ئەو دایەکستانی نابەرابەری و هەڵاواردن و جیاوازی و جاکاری کە لەناو ئێرانە هەیە زۆرتر برێوی پێبدا. من بە ئەگەر وەڵامێک بێ بۆ ئەو هاوڕێ ئەماد یا کاک ئەماد من نازانم کولی تێکستەکەی ئەو فریانە کەوتە هەمووی بخوێنمەوە شتێک ئەو قسەیە ڕاستە حقیقەتێکی تایە کە ئەلان لە بەرابەر جمهوری ئیسلامیدا نەقشەی دەوڵەتی ئەمریکا نە شەخسی ترامپ نەقشەی دەوڵەتی ئەمریکا لەگەڵی ئیسرائیل فەرقێکی هەیە ئەمریکا دەوڵەتی ئەمریکا تا ئەوجێی بۆی بکرێ ئەوە جمهوری ئیسلامی نەڕۆخێ بەڵکە لە نێو خۆی جمهوری ئیسلامی ئاڵوگۆڕی هیوا پێک بێ کە دەستەمۆی دەوڵەتی ئەمریکا بێ مانعی بەرنامە و پرۆژەکانی ئەمریکا لە خاوەرمیانە نەبێ ئەوە وایە بەڵام دەوڵەتی ئیسرائیل مشخصەن ئەم دەوڵەتی ئێستا دەوڵەتی فاشیستی نەتانیاهو پێی وایە و پێم وابێ لەگدانەوەکەی ئەویش دروستە ئەوە ببێ ئەگەر بیانەوێ ئیتر لە جغرافیای ئێرانە دەوڵەتێک لەسەر کار نەبێ و جمهوری ئیسلامیە لەسەر کار نەبێ کە مانعی پرۆژەی چ ئەمریکا چ ئیسرائیل بێ ئەبێ بڕوخێ نەقشەی نەتانیاهو لەگەڵ نەقشەی دەوڵەتی ئەمریکا بەتایبەت لە دەورەی بایدەنە نەقشەکان زۆر متفاوت بوو لەگەڵ دەوڵەتی ئۆباما هەر زۆر متفاوت بوو کەوتنە کێشەی زۆر عەلەنی نەتانیاهو هەستا چوو لە کۆنگرەی ئەمریکا لە دژی ئۆباما قسەی کرد کە سەر کۆمار بوو لە دەورەی بەرجام و ئەواندا ئەوزاعەکە گۆڕاوە بە هاتنە سەرکاری ترامپ و بەرچاوگرتنی ئەو ئاڵۆگەڕانەی 2 ساڵی ڕابردووی خاوەرمیانە لەو وەختەوە کە نەتانیاهو پرۆژەی خاوەرمیانەی گەورەی بەرز کردێتەوە پرۆژەی خاوەرمیانەی گەورە لە پێشا پرۆژەی دەوڵەتی ئیسرائیل نییە مە پرۆژەیەکە کە لە دەوڵەتەکانی یەک لە دوای یەکی ئەمریکا لە دەورەی جۆرج بوشەکانەوە چ بۆ جۆرج بوشی باوک چ بەتایبەت جۆرج بوشی کوڕ لەو دەورەوە ئەو نێوی نابوو خاوەرمیانەی تازە نەوین بەرحاڵ لە وەختەوە هەیە عقبەت بە دەلیلی ناکامیەکانیان لە ئەفغانستان و لە عێراق ماوەیەک بایگانیان کرد بەڵام 7 ئۆکتۆبری 2020 ئەو مەجالەی داوامدا دەوڵەتی ئیسرائیل ئەمە بەرز کاتەوە و کەماکان ئەو نەخشەیە ئیدامادەن بۆ داسەپاندنی خاوەرمیانەی تازەی مەوردی نەزەری دەوڵەتی ئیسرائیل و ترامپ زیاتر پشتیوانیانە بە تەوری واقعە بێ جمهوری ئیسلامی و جمهوری ئیسلامی ئێستا نەبێ جاوە وتمان دەوری پێشوو یا بە شەڕ و نەمانی خامنەی و دارودەستەکەی ئەو ئاڵگۆڕ لەسەرەوە یان ئەوەیە نا خودی ئەم خامنەی و دارودەستەش حازرە بن تەسلیم بن دەرنەتیجە ئاوایە جیاوازیەک لە نەخشەی ئەمریکا و جیاوازیە لە نەخشەی ئیسرائیل هەیە بەڵام هەرچی ئەچینە پێشێ بە دەلیلەوەی جمهوری ئیسلامیش ئەو ئیمکانە نادا کە تەسلیم بێ خەریکە نەخشەکەی نەتانیاهو ترامپ زیاتر لێک نزیکە بێتەوە کە بە شەڕ ئەو کارە بکەن بە شەڕ حتاگە بە چۆکیا دێنن جمهوری ئیسلامی بە چەکا بێن بۆیە خەتەری شەڕەکە هەیە وەلایەکی دیکەوە ئیتر من و تۆ لازم ناکا بڵێن ئەگەر شەڕ بخەومێ ئەگەر ڕژیم چێنج بکرێ ئەگەر سناریوەیەکی هەرجومەرج ڕوودا بابا ئەوزاعی ئێرانێکی زۆر گەورەتر لە لیبی گەورەتر لە عێراق گەورەتر لە سووریا وەکو وڵاتانەی لێدێ حتمەن وایە بەشێکی ئەو کۆمەڵگا کە چینی لان هەمووشیاننا بەشێک لە چینی دەسەڵاتداری کۆمەلگای ئێرانن واقعەن
بەنان و نەوای خۆیانەگەن بە سەڵتەنەت و یا بە حکوومەتی خۆیان لەم منتەقەیان لەو منتەقاگەن هەروەک لە عێراق گەیشتون لە عێراق عدەیەک بوونەتە ئۆلیگارش عدەیەک زۆر بوونەتە سەرمایەدار بوونەتە ساحب دەسەڵات ساحب چەک ساحب خۆشی بەڵام بە ملیۆن خەڵکی ئەو کۆمەلگایش تووشی ڕۆژە ڕەشیە بێ قسەکە ئەوەیە لە نەتیجەی شەڕ وام ئاڵ و گۆڕە ئەو قسەی تۆ شەماڵ زۆر زۆر دروستە جێگرەوەکە چییە ئەگەر جێگرەوەکە هەرم هێزە کۆنە پەرستانە بن دێ وەختە بەژمەینەتی بۆ ملیۆن ها خەڵکی ئێرانەمێنێ بۆ خەڵکێکە اتفاقەن ئەگەر تەمەشای سابقەی مبارزاتی و ئاڵوگۆڕە سیاسیەکانی لانیکەم 10 ساڵی ڕابردووەکەی وەختێک اعتساباتی کاریگەری گەورە ڕووی داوە عقبەت نەسەڵتەنە تەڵەب خەبەری بووە لە فعالیەت نە کۆماری خاص فعالەتیان وار بۆ خۆیان لێرە لە ئەوروپا دانیشتون و لە مێدیاوە گەجادار هاوڕە ڕەحمان زیندانەکانی جمهوری ئیسلامی ئێران سیرکە خر چەند سەڵتەنەت تەڵەبی تایە هیچ لەسەر من قسەکەمەوەیە کاریگەری هەفتەپەی اقتصابی گەورەی 100 ڕۆژەیە کرد هی فولادی ئاوازەی کرد ئیران خودرۆ ئەی کرد چادر مەلو ئەی کرد ئەوەیە وەختە ئاخێزی جەماوەری ساڵی 96 ڕوویدا و نزیک هەفتەیەک 110 شاری ئێران ئەکوڵا لە خەباتی بێوچان و لە خرۆش بەرابەر بە جمهوری ئیسلامی خەبەرێک لەمانە نەبوو لە ئابانی 98 پێڵەن بە ئاماری خودی جمهوری ئیسلامی 1500 کەس کوژرا خەبەرێک لەم جەریاناتە خرۆشە جەماوەریەکەی دوای قەتڵی ژینا ئەمینی لە 3 ساڵ لەو پێش خەبەرێک لەوە نەبوو یعنی منزورم وەیە ئەوەی پیاڵین هەلومەرجی خەباتکارانە ئەوەی پیاڵین هەلومەرجی شۆڕە جێرانە لە ماوەی ئەو 2 ساڵەدا لەسەر شانی کرێکار ژنان لاوان مامۆستایان و ئێمە پیاڵین فەرهەنگیان خانەنشینەکان لەسەر شانی ئەوانە بووە ئەوان فەزای خەباتکارانە و شۆڕە جێرانە و فشاریان بۆ جمهوری ئیسلامی و پاشەکشیان بە جمهوری ئیسلامی داوە ژنانی ئێران 3 ساڵ لەوە پێش دوای قەتڵی ژینا بەو خەباتە بێوچانی خۆیان حجابی ئیسلامیان توور هەڵدا والعانی جمهوری ئیسلامی ناتوانێت بیکاتەوە سەری ژنان ئێستا جا دەقیقەن ئەم هێزە ڕاستڕەوەکانی ئێران ئەم مەدی شۆڕەجێڕیە ئەبینن ئەم لە مەیدانبوونی کرێکار و ئازادی خواز و ژنان و لاوی تێکۆشێری کۆمەلگای ئێران ئەبینن پێیان وایە گەڵ ئاڵوگۆڕی بنەڕەتی ڕووبدا جێگایەک بۆ دەسەڵاتی ئەوان نامێنێ ئەوانە خرێنە پەراوێزی کۆمەلگاکە ئتفاقەن بەرەی ئازادی خواز بەرەی بەرابەری خواز بەرەی عەداڵەتی خواز بەرەی چەپ و سۆسیالیست دەسەڵاتی زیاتر بەدەست دێنن هەر بۆیەکانی ئتفاقەن لێستاوە هەڵسو کەوتەکەیان ئەوەیە بە کۆمەکی داسەپاندنی شەڕ ئەو خەباتە کۆتایی پێبێنرێ شەڕی 12 ڕۆژەیە کە 4 مانگ لەوە پێش ڕوویدا تەواوی ئەو خەباتەی کرێکاری و جەماوەریەی بوو نەتەنیا لە 12 ڕۆژی شەڕەکەیە لە بین برد مانگونیوێ دوای شەڕەکە هێشتاکوونە هەر نەیانتوانی خۆیان بگرنەوە مانگونیوێ 2 مانگی پێچوو تا جارێکی دیکە ئەقساباتی کاریگەری و خەباتی جەماوەری فەرهەنگی و معلم و خانەنشین بێتەوە مەیدان دەنەتیجە قسەکە ئەوەیە چێ وەختی ئێماڵین لە دژی شەڕین خەریکین لە قازانج و بەرژەوەندی خۆمان وەکو بەرەی کرێکار و زەحمەتکێش دیفاعکەنەڵێن لێگەڕین شەڕتان لەسەر ئێمە کۆتایی بێ دەخاڵەتتان دەخاڵەتی نظامیتان و تەحریمی اقتصادی و هەموو ئەوانتان لەسەر کۆمەلگای ئێران و کرێکار و زەحمەتکێش کۆتایی بێ ئێمە هێزێکی بەرینین لە کۆمەلگایە یعنی هێزی کرێکار هێزی ئازادی خواز هێزی بەرابەری خواز هێزێکی بەرینین شێوەی جۆرا جۆر ئیمکانی ئەومان هەیە مەجای ئەومان هەیە توانایی ئەویان خۆمان بەدەستی خۆمان جمهوری ئیسلامی سەرنگون کەین